سەبارەت بە گۆڕانی ژینگەیی و هەروەها گۆڕان کۆچی ژینگەی و گۆڕانی دیمۆگرافی بە تایبەت لە کەرکووک گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لە کەلارۆ لەگەڵماندا. بەڕێز حەسەن شێخانی سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. گۆڕانی ژینگە چ کاریگەرەیەکی هەیە لە سەر گۆڕانکاری سەقامگیری ئاسایش و کۆچ؟ سپاس بۆ جەنابێت، بۆ بینەرانی کورسان 24 سپاسان دەکەم. بەڕاستی ئێمە نەتیجەی ئەم گۆڕانی کەش و هەوا لامان گرنگە کەوا هاتنی کۆمەڵێ خەڵکی نامۆ بە ناوچەکە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێراوەکان لە جەستەی هەرێمی کوردستان. ئەمە بابەتەکەیە. هەر هۆیەک بێ، ئەگەر جەنگی داعش بێ، ئەگەر پرۆسەی تعریب بێ، ئەگەر بیانووی خراپی کەش و هەوا بێ، نەمانی ئاو با بڵێن ژیانی سەخت بێ لەو ناوچانە، هەر کێشەی کۆمەڵایەتی بێ لە ناو دوو هۆزدا، خۆ کاتی خۆی هۆزی عوبێد خۆیان لە ناوچەکانی عیمارە و میسان دەژین، بەڵام لەبەرەوەی لە کات زەمەنی عەبدولکەریم قاسمە لەبەرەو کێشەیەکیانە بۆ موقەت داوایان کرد لە مەلیک مەحموود و لە کۆمەڵی سیاسەتمەداری ئەو سەردەما، ئەگەر دەقیق لەبیرم نەبێ، کەوا بێن لە کوردستان بژین، لە حەویجە بژین تا ماوەیەک، دوای هەر دانیشتن و تا ئێسەیشی سەبوونەتە بەشێک لەوێ و لە ململانەیەکی توندان بەرامبەر بە کورد. لێرە ئاکامەکەی مهمەکەش وها خۆتانزان لە جیهانە گۆڕانکاری زۆر کراوە و ینی توانەوەی ئەو بەستەڵەکە بەفرانی کەەوە ناوچەکە ڕوئەدا خۆ وڵاتی وایە هەر بەگشتی لە چەند وەکو پێشبینیە کرێت چەند ساڵی دیکە لە ئەمریکا و لە رووسیا و ناوچەکانی دیکە وڵاتی کامل، ینی بەگشتی وڵاتەکە نقمیاوە بێ، جامە بیانوێک بێت لە عێراقا بۆ ئەوەی خەڵکی کۆچ بکە بۆ ناوچەکانی کوردستان و ناوچە دابڕێرەکان و کەرکووک و مەخمور و حتاکو ڕەبیع و لەلا و تاکو خەنەقین جەلەولا بەراتی ئەمە لە ڕووی مرۆڤایەتی و ئەوان دوای ئەو سابیان و ئێنەوە وای پێشوازیشی لێ بکە یارمەتی دەی. بەڵام ئێمە کاتی خۆی کە ئیدارەی کەرکووک بەدەست کەرکووک بوو، خەڵکی ئاوارەی زۆر ئەهات بۆ کەرکووک، کەمپی تایبەتیان بۆ کرایەوە و نەتەوەی گورتۆکان و هاوپەیمانی یۆنامی ئاگادارەکران و ناویان تۆمار ئەکرا و با بڵێن فۆرمی خواردن و پیتاقەی سەکەن و کارتی زانیاری و ئەو بابەتان لای خۆیان ئەمە نەک بەکاربیهێنرێ بۆ شێوازێکی تعدی. بەڵام لە دوای دەرهاویشتەکانی 16 ئۆکتۆبرەوە تەماشاگە ئەو کەمپانەما ئەو عەرەبانی کە هاتوو بوون بە هۆی شەڕی داعش و بابەتانەوە هەمویان هێنراوە ناو شار و ئیسە وەکو دیاردەیەک وای لێ هاتووە کێبڕکەی با بڵێن کوردەکان و کێبڕین نەتەوەکانی دیکان و ئێمەش بەرەو پرۆسەی سەرژمێریەشین لەم کاتەیە کە پرۆسەیەکی زۆر گرنگە و ینی کورد خۆی بە پێیتوانە ئامادە نەکردو بۆی، لەبەرەوەی ئێمە ئیسەن خەڵکی زۆرمان لە کەروکە نیشتەجێ هەولێر و سلێمانی ناوچەکانی دیکەیە و لەوانەیە لە کات سەرژمێرەکەیە نێن لەو کاتەیە ئامادە بن بۆ سەرژمێری وەک هەڵبژاردنەکەی فێرشوو دیەکەم داخم مەبەستم هەمووی نیە، خەڵکی زۆر هات لە کەرگ و سلێمانی هەولێر و دەنگیاندا، بەڵام عەرەبێکی زۆر هات، نزیکەی 30,000 خێزان هاتووە، هەر خێزانگی 5 نەفەر بێ نزیکەی 200-300 نەفەرەکە، ئەنجا وەرە 9 ملیۆن خەڵکی دیکە و بۆنەی وشکە ساڵی ئەو بابەتانە یا گۆڕانی کەشوها دووبارە بێن ناوچەکە بەڕاستی مەترسیەکی زۆر بەرەو بە سەرژمێریە چین، کارێکی زۆر خراپە. بەڕێز حەسەن، ینی ئەوەی کە ئێوە ئیڵێن ئەوەیە بە ئامانج ئەم گواستنەوەیەکرێت بۆ ناوچە کوردیەکان، نەک ڕاستە وشکە ساڵی هەیە، گۆڕانی کەشوهەوا هەیە، بە بیابانبوون هەیە، خەڵک ناچارە کۆچ کات، بەڵام کۆچەکەی ئەوان لە جێگەی بۆ ناوچەیەکی دیکەی عەرەبی بێت بۆ ناوچە کوردیەکانە. برای بەڕێزم و هەموو بینەران و هەموو یەژونووسان و هەمووی ئەوانەی جوغرافیا ناسن ئەزانن کەوا عێراق بە مەشهورە دوو ڕووباری زۆر گەورەی دەجلە و فوراتە، دەجلە و فرەهاتە، ینی ئەم دوو ناوە ئەم دوای کە ڕەسەنادی کوردیشیە لە کاتی خۆی ناوەکەی کەیسە ناوەکەی گۆڕاوە، ینی عێراق بەوە ناسراوە بۆ کە ئاوی زۆرە، مەشهور بۆ ئاوی زۆرە. ئێستا معقوڵە یعنی لەم عێراقە وزارەی پلاندانێنی عێراق و ئاوەدانکردنەوە وزارەتی ڕێی ئەو بابەتانەیە خەمی ئەویان نەبێ بەنداو دروستکەن و خەمی ئەویان نەبێ لەگەڵ هەرێمی کوردستانە هاوبەشی کە سودود و خۆتانزانە حدود و سنوورەکان و بەنداوەکان بەشێکی لە دەسەڵاتەکانی با بڵێ ینی حکوومەتی فیدرالیە، ئەوان پێڕەسن بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمە. باشە بۆ نەیە لەگەڵ هەرێمی کوردستانە پرۆژەی نزیکەی 400-500 بەنداو دابنێن و خەمێکی ئەو ناوچانە بخۆن و ئەوان توان ینی بحیرەی چۆن لێی دەریاچەی بچووک دروستکەن و کاتەی باران ئەبارێ و ئاوەکە زۆرە دەریاچانە دروستکەن وەکو ثەرتار
ئاوەکەی تیاخەت کە گەیت ئاسی تێربوون ئیتر ئاوەکە نقم نابی ئەمێنێتەوە ئێمە جێگەی خەفەتە ئەم ئاوە شرینە لە تورکیاوە دێ بۆ دجلە و فرات لەوێوە ئەچێتە ناو شەتڵ عەرەبەوە لەوێ ناو با بڵێن خەلیجەوە با بڵێن یامە چی سوودێکیە خۆ تورکیا لەم داخر کۆبنەوە لەگەڵ سەرکردایەتی عێراقیەکان و توێتی ئەم ئاوە شیردان بۆ نێرن ئێچێ ناو شەتڵ عەرەبەوە چێت ناو با بڵێن بەحر خەلیجۆ دەریای خەلیجۆ ئێوە بۆ خەمێکی خۆتان ناخۆن ئێمە ئاوتان پێ نادەین ئێوە ئاوەکە بڕات بۆ ناو ئاویشت بۆ ناو ئاوی شۆر ئەمە بێپلانی دەوڵەتی عێراق و حکومەتی عێراقا کەوا خەمی هاوڵاتیان خۆی ناخ ئەوان ئەیانەوێ ینی کە دێنە کوردستان سروشتێکی زۆر جوانی هەیە و وەکو فێردەوسی یەکێ لە نووسەرەکانی فارسە لە شاهنامە باسیەکە ئەڵێ ئەو کاتەی ئێمە ینی خزمەکارەکانمان با بڵێن شوانەکانمان ئاوی شیرین لە دەنگی بولبول و کناری و لە بۆنی گوڵ و گوڵزار هەڵەسن دەخە و ئاوی شیرین نەخۆنەوە مەلیکەکانی ئەوان پاشاکەی ئەوان لە دەنگی حشتر و سەگ و لە ناو دوو بشک و مارە ئەژین ئەم وڵاتی ئێمە شەکاکە وایە وڵاتێکی زۆر خۆش ئەوەی دێ ناگەڕێتەوە چکە ئەو کەشوهەوای کوردستانە کەشوهەوایەکی سروشتیە و دەستی ئاوەدانی بەرقەرار بووە لە هەندێک شوێنە بەوەی کە ئەو ئابڵوقەیە کە لەسەر هەرێمی کوردستان بووە لە 2014ەوە ئەمە وای کردووە چاوبڕنە ئەگەر کوردستانیش نەبێت چاوبڕن ناوچە دابڕێراکان کەەوە با بڵێن ئیدارەی دەرەوەی ناوچە کوردستانەکان ئیداری دەرەوەی هەرێمی کوردستانە ئەمە ئەبێ ئێمە لەگەڵ یۆنامی لەگەڵ ئەوانەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەوانەی ئێمە لە دەستورە هاتووەکەوە تەغییری دیموگرافی و سوکانی نابێ بە شێوازێ بکرێت ئێستا ئەمە دیموگرافی نیە لە ناوچەکەیە هەوڵی بۆ درێ بکرێت ئەگەر بیانوێک بێ بەڕێز حەسەن شێخانی ئێستا چی بکرێت بۆی ڕێگە بگرین بە بیانووی بە بیابانبوونەوە دیمۆگرافیای ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان زیاتر تێک نەدەن ئەوەیە ئێمە دارنە تۆی گورتەکان ئاگادار بکەین و بڵێن ئەوە ئەمە کارەساتێکی مرۆیە و ئەوانەی دێن لە شوێنێکی تایبەتا دامنێن ناو شار ئەگەر هاتنیش کەمپی تایبەتیان بۆ بکرێتەوە و با بڵێن فۆرمی خواردنیان نەگوازرێتەوە و بەشداری هەڵبژاردن نەکەن لەو شارە ئیلا شوێن و سندوقی تایبەتی خۆیان نەبێ ئێمە خەم هێژاردن و جێبەجەکردن مادەی 140مانە ئەنا ئێمەش مرۆڤین و هەوڵەدەین پێڵی پێکەوە ژیان پارێزین و ئاشتی کۆمەڵاتی پارێزین و عەرەب بێ تورکمان بێ هەر نەتەوەی دێ برای ئێمەن و ئەبێ ئێمە خەمیان بخۆین بەڵام ئەمە کارەساتێکە ئەوان بیانەوێ هەلێسەوە زەقی بکەنەوە بە بیانەوە کۆمەڵێ خەڵکی سونەی وەکو بیدە دیالە و تکریتوانە دووبارە بێن باشە خۆ بەنداوی بەحری حەملێنمان هەیە و دەیان شوێنی دیکەمانێ ئاوەکە پیاڕۆ بۆ ئاوەی سەر ڕناگرنەوە بۆ دەیان پرۆژە بۆ دەیان پسپۆری وڵاتە ئەژنەبیەکان نایەنن بڵێن کاگە چارەسەری ئەم کارەساتە چۆنچۆنی بکرێ من وای بۆ یەکشمە لەوانەیە بابەتێکی ڕاگەیاندن بێ و جۆرێک بێ لە چۆنەڵێ پاڵەپەستۆیەکی سیاسەتمەدارانە نەرم دژی هەرێمی کوردستان بۆی ڕکێفیان بکەنە ژێر بەوەی ئێستا هەیە ڕازی بن بەوانەی کە ئێستا هاتوون ئەم ناوچەکە ئەبێ ئێمە پێداچوونەیە بە ئەم سەرژمێریانە بکرێ و ئەوەی پێشوو کراوە لە 57 ئەوە بکەنێ بنەما بۆ هەموو سەرژمێری ناوچەکەی ئاکرێ و ئەو فۆرمەی کەوا باسەکرێ ئەبێ فۆرمی پارێزگار تایبەت بێ ئەوانەی هاتوونە دەنگکانە بڕۆ پارێزگاری خۆیان نەک بۆ بڵێن پارێزگاری کەرکووک پارێزگای کەرکووک بەڵێ بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە کەلارەوە لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆیەوە